حکوومەتی عێراق و هەرێم لەسەر هەناردەی نەوتی هەرێم ڕێککەوتن. موچەی فەرمانبەرانی هەرێم لە ڕووی ئیداریەوە کێشە و گرفتی بۆ دروست کراوە. نرخی ئۆتۆمبیلی مەلیکە دابەزی. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکەم. وتەبێژی حکوومەتی عێراق ڕێککەوتنی هەولێر و بەغدادی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئاشکرا کرد و ڕایگەیاند. هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دەبێتە بنەمای یاسایی نەوت و گاز و گەیشتن بەو یاسایە سێ بەشی سەرەکی کێشەکانی هەولێر و بەغداش چارەسەر دەکات. باسم عوادی وتەبێژی حکوومەتی عێراق سەبارەت بە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم ڕایگەیاند. بەهۆی وەستانی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە نەختینەی دارایی هەرێم کەمی کردووە. لە کاتێکدا موچەی موچەخۆرانی هەرێم مانگانە زیاتر لە 900 میلیارد دینارە. ئەو وتەبێژی حکوومەتی عێراق دەژڵێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر تێچووی بەرهەمهێنانی نەوت ڕێککەوتوین و لێک نزیکین. دەمانەوێت دەست بە هەناردەی نەوت بکرێتەوە. هەموارکردنەوەی یاسای بودجەش بۆ ئەو مەبەستە خەڵاتکردنی هەرێمی کوردستان نییە، بەڵکو بۆ ڕێککەوتنەکەی. لە کۆتایی ساڵ نزیک دەبینەوە و کێشە و گرفتەکانی موچەی فەرمانبەرانی هەرێم هێشتا هەروەک خۆی ماوەتەوە. حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵیش پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی نین و کێشەی ئیداری بۆ موچەی موشەخۆرانی هەرێم دروست کراوە. دارا سێکانیانی پەرلەمانتاری یەکگرتوو لە پەرلەمانی عێراق سەبارەت بە کێشەکانی موچە ڕایگەیاند. موچەی فەرمانبەرانی هەرێم لە ڕووی یاساییەوە کێشەی نییە، بەڵام لە ڕووی ئیداری هونەریەوە گرفتی بۆ دروست کراوە. داراسەکانیانی لەو بارەیەوە دەڵێت ناتوانین هیچ بڵین لەسەر داهاتووی موچەی هەرێم، چونکە دوای ئەم سێ مانگەی کۆتایی چارەنووسی دەکەوێتە سەر پەیوەندیەکانی نێوان هەردوو حکوومەت و دەبێت چاوەڕێ بکەین تاوەکو بزانین کێشەکان بەکوێ دەگات. ناوبرا وتیشی دەتوانم بڵێم هۆکارە سەرەکیەکە لە دواکەوتن و نەهاتنی موچەی فەرمانبەرانی هەرێم پابەند نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵە بە بڕیاری دادگای فیدراڵی. لە کاتێکدا ئێمە دوو هەڵپشتی بەهێزمان هەیە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. هەر چۆنێک بێت سەری ساڵی نوێ نزیکە و چارەنووسی موچەش دیار نییە و نازانرێت ئایا ئەم کێشە و گرفتانە تاکەی بەردەوام دەبن. دوای بڕیارەکەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆ قەدەغەکردنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لە سنووری سلێمانیش دەنگۆی دەست بەسەرداگرتنیان لە سەرەتای ساڵی نوێوە بڵاو بۆتەوە و بەمەش نرخی ئەو ئۆتۆمبیلانە دابازیوە و بازاڕی کڕین و فرۆشتنیانی وەستاندووە. سوارە ئەنوەر نوێنەری خاوەنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان ڕایگەیان لە دوای بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیەوە کە دەست بەسەر ئۆتۆمبیلە بێسەرەتاکاندا دەگیرێت بە تەواوی بازاڕی کڕین و فرۆشتنی ئەو ئۆتۆمبیلانە وەستاوە. وتیشی بۆ هەر ئۆتۆمبیلێکی بێسەرەتا کە زیاتر بە شاهینە و مەلیکە ناسراون نزیکەی 1000 بۆ 1500 دلار دابەزیون و ناشفرۆشرێن. ئەوەش بەهۆی بڵاوبوونەوەی ئەو هەواڵەوە چونکە هەر هەواڵ و دەنگۆیە کاریگەری لەسەر بازاڕی ئەو ئۆتۆمبیلانە هەیە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شەو.